سڵاو و ڕێز بۆ هەموو لایەک با بزانین سەوت و سوورە باشە وردە وردەکەوە بینەوە شتێ ناو کۆمەڵی قسە باسەوە عەزیزان و خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەر چاوی من هەموو شتێ باش دیارە من ڕاستیەکەی بەتەمای لایڤ نەبووم چونکە ئێستا بڕیار ماوە کە زوو لایڤ نەکەم بەڵام ئینسان کام هەموو شتا بینێ بەڕاستی تەحەمل ناکات کە قسە و باز لەسەر ئەمانە نەکا یعنی ڕێک ئەمێکێتی و پارتی و گۆڕاناڵی خوا دروستیکردن بەس بۆی بە شعوری خەڵکی کوردستان ڕابێرن بەڕاستی سەیرم لێت عەزیزان و خۆشەویستان درۆزنی وەکو ئەمان لە تاریخی کوردان نەبووە من نازانم چۆن لە ڕوویانێ بەڕاستی باشە کاتی خۆی حیزبی بەعەزیەک محەممەد سەعید سەحافی هەبوو سەعید سەحافێکیە ئێستا گۆڕان شەشەوتێکی هەیە یەکێتی ئەوە دەمێکێتی پارتی دەمێکە هەیەی ئەمانە ئێستا کۆمەلگاکەیان ئاوا لێکردوکە لێکرد جام شەو با بەڕێزان کۆ ببنەوە کۆمەڵی قسە و باسەکەم لەسەر ئەمانە زۆر بە کورتی و وەپوختی و دوای ئەوەی تر بەجێ هەڵم هەتا کاتێکی تریەمەوە خزمەتان هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد هاتن عەزیزان و خۆشەویستان طبعا زۆر جارڵێن باشە تۆ بۆ ئەها بیرم نەبوو بەڕێزان ئەوە ڕێحانە ڕەشەش هاتووە ئەوە ڕێحانە ڕەشەی دەشتی پێنجێن و ئەوانەیە باشە وا نەزانن کە هەر لە هینا هەیە هەر لە کوردستانە هەیە لێرەش هەمانە بەڕاستی شازی ڕێحانە ڕەشەیە ئەرەوەڵا بە چەپک هەمانە ڕێحانە ڕەشە باش من کە زۆر جار باسی گۆڕانەکەم ڕەنگە خەڵکانێ بڵێ باشە کاکە خۆ ئەوەی کە و کۆمەلگای ئاوا وێران کردێکێتی و پارتی بوون و ئەوە گۆڕان ماوەیە کە ڕۆیشتووە و تۆ بۆ سەر گۆڕان ئەمەیەکەیت و ئەلم بابەتانە بەڵام لە بە قەناعەتی کولی من ئەو کەسەی کە یەک بەرامبەر دزید لێکە شەریفتر و پیاوترە لەو کەسەی کە فێڵی لێکە و بەدرۆ پاشقوری لێە و لە پشتەوە دزی لێکە بەڕاستی یەکێتی و پارتی دەسەکەیان بۆ ئێمە کەشف بووە بە درێژایی 30 ساڵی ڕەبەقی ئێمە ئەزاین ئەمانە لە شاخ و لە شاریشە هەروە بوون خۆشێکی عەجیب نییە کاکشین و پاشان گۆڕانەکانیش بەشدار بوون لەمانە زۆرێک لە سەرانی گۆڕان کاتی خۆی ناوێکێتیە بوون دزیان کردووەکو ئادی شێخ جەنابەکان و جەلال جەوهەرەکان و فڵانەفیسارەکان هەموویان لەکێتیا دز بوون زۆربیان لەسەر دزی دەرکران لە ناوێکێتیە اینجا هاتو لە ناو گۆڕان باشە لەبەرەوەیە کە کاتێ تۆیەی ئەڵێ من هاتووم ئەمەوێ وەکو یەکێتی و پارتی نەکەم و ئەمەوێ ئەم کۆمەلگایە بگۆڕم کاتێک کە لەوان چەپەڵترە بیتەوە کە کاتێک تۆ ئەبیتەوە بەوان و لەوان خراپترە بی ئەبێ من باسی تۆ بکەم لە حەقیقەتە چونکە تۆ درۆ لەگە منا کردووە تۆ 10 ساڵ 11 ساڵ تەمەنی ئێمە تەمەنی سەدان هەزار کەس بەفیڕۆی ئەوە تۆ کەواتە لێدان لە بزوتەوەی گۆڕان بەرحەقترە لە لێدان لە پارتی و لە یەکێتی کە دوو دزە گەورەکەن لە حەقیقەت ئاواتی شێخ جەناب کە ئێستا وەزیرە لێرە هەمووتانە بێ باش بیناسن و ماهیەتی بۆ هەموو کەسێکیش ڕوونە کاتی خۆی کە ئەیان و کۆمەڵە کۆتربازن قەسیان ئاواتی شێخ جەناب بوو چونکە ئاوات یەکێکە لەو کەسانەی کە بە کۆترباز ناسرا بوو لە سێمانیا جا ئەو سەردەمانە وەکو ئێستا نەبوو کۆتربازی تۆ جۆرەکان عیبۆ ئەوە نەبوو بەڵام ئێستا دیارە نۆرماڵە ئەو شتانە هەرام ئاواتە کاتێک کە قایمقامی سێمانی بووە لەسەر دزینی 1 ملیۆن دیناری سویسی ئەو کاتە یەکێتی هێنایە گیروگاز دوای تاڵەبانی واسی لێ هێنا فەتێکی دوای ئەوەی کە گۆڕان دواتە ناو گۆڕان گردەکەی کرد و ئەوەی کە بینیت یعنی ئەم بەشەرە لە ساڵی 91ەوە هەتا وەکو ئێسا لە ناوێکی ناو گۆڕانە هەر خەریکی دزی و جەردەیی بووە بەڕاستی خانوویەکیشی لەسەر شنارە داگیر کردووە لە 91 و 92 وەکو عومەری سەیعەلی کەویش داگیری کردووە پاشان هەموومان نەزانین کە ئاوات لەگەڵ سەرکەوتی کوبا سەرکەوت لە ژیان نەماوە کاکە هەردووکیان بەتەمابوون بە یەکەوە بچنەوە ناوێکێتی باشە سەرکەوت بە ئاشکرا ئەمەی لای چەندین ڕەفیقی خۆی وتووە بەڵام عومەری سەیعەلی لەبەرەوەی سەرکەوتی بەدڵ نەبوو سەرکەوت سەر بە کوتلەکەی عومەری سەیعەلی نەبوو ئەوە بوو لەگەڵ نماوشی هاشوون بۆ لای ئاوات وتیان مەشۆرەوە ناوێکێتی دڵنیاتەکەین لەوەی ئێمە ئەچین ئەو حکومەتەوە و پۆستێکی وەزاری وەرەگین ئەین بە تۆ
ئەوە بوو سەرکەوت ڕۆشت ئاوات بۆ ئەم پۆستە مایەوە کە پۆستی وەزیریە لەو کاتێشەوە کە وەزیرە هەمووتان ئەزان ماهیەتەکەی چییە وە کرۆکەکەی چییە بەڕاستی ئاواتی شێخ جەناب وەرە ئاواتی شێخ جەناب لە کام لەوانەی پارتیەکەتی چەپەڵتر و درۆزنتر و دزدر و ساختەشیتر نییە دەی پێم لە زەحمەت نەبێ ها ئاواتی شێخ بایەقوشی ناوە لە سلێمانی عەزیزان هەر خەڵک ناوێ ناوە ئاواتی شێخ بایەقوش ئەچێتە هەر شوێنە وێرانێکە ئەم کابرایە باشە کابرایەکی بێویژدانی شەو ڕۆژ سەرخۆشی درۆزن و ساختەچی کە نایە ناوە وەڵامە وەزیری نازانم ئابووریە و چیوانم بابەتانە ئەم هەموو درۆکە لە ئێوەیە بیسین ئیتر ئینسان نازانێت چیتان پێ بڵێ باشە بەڕاستی جەماعەتی گۆڕان ئێوە بۆچی ئەوواکن کاکە ئێوە بۆچی ئەم هەموو درۆکە ها ئەرێ عەلی حەمەساڵە تۆ ئەم هەموو درۆیە بۆچیەکەی بەس پێم بڵێ زەحمەت نەبێ تۆ عیب ناکەی کاکە ها ئەرێ عەدنان تۆ ناوی عەدەد درۆ عەدەد يعني هكا صديقك تنا عدد درو كاك تو بهم درو بوكي عدنا عثمان كاك جا ها باش تو عيب ناكي براسي كاك درو تانا قلنا شو مصفاك قينا لقل قرانا كانت ناكل قينا كاك درو لقل همو مجتمعي كردياك قينا كاك درو لقل شنو كان شرا مكن كاك شين اي والله من بزين بمنا كانت انا يتوب قران علي حمصالة عدنا عثمان والله بزين بمنا كانت انا يتوب او نرانيه وجناحا كوقت ابيني باوشان ام هم درويك لا بتشايها معادمه شلون سيتانك او جنو من الله براسي شلون سيتانك من تناقم براسي شلون من ركانيه وش ناو قتابيانه ناو خلقه اي نار بابا ام باكين بوهم دروك الرجانا ها عدنان عثمان علي حما صالح ها كان عدنان تولى هولندا بخور رسمان بيكو سريتا بزين رسمك هاتي بو كورك بو دانا لقى تار حسن وانا خون بانك دي هاتي كوم بلا خصو باسل كاكا او كاتا باس شريك شي بينبو يسب الشقه كيتو لقيوان باي حتى بينج دفتر الدولار كاكي ديتو بدنا نشي مو شيء باش شي هي كده وهم خانشيني برلماني شي دولو كاكا خو قران بو ايو براشين اي تو بيم بلا باي تو ام مدرو بوكي كاكا بوش هسي عيبه والله ام قساني من ريدو صوزيو بوجدانم بابا الشرمزار بني وكاكا علي حما صارت الروج ندرو انك ندرو انك انا عثمان روج ندرو انك او كاكا اما تنها اما لصابي سيوك ابرن بابا لصابي سيوك ترحيب شو توي قرانا بريمن ترحيب شو توي قرانا ايو ترحك تانك دو بارتي بويشتيش لنا برلمانا كبويكا كيش كانت حلكن خويش انا عندنا برلمان كان خوت انا وجنا اوي هولير علي قرانا عليهم حكومه الرخاوه قران نايل بالرخيبه تواتي ايش بشي بدروك لك العالم كاك عيبه براشي والله علي حما صالح وعدنان عثمان وفلان في ساره كان باكم بوجدان بزين بجم نرا كانت انا حرمه مو يعني باشا شلون امانه اشنا دروا شلون اشنا من راني خلق شلون تكراي خلق كان كان باو كان امن دروا كان رجانا بون بمبزي فيسبوك وسوشيال ميديا براسي باشا عيبك كاكا بس دروبكن يا ابراهيم بس دروبكن لاني كمان دمتن داخل كاكا كاكا راسي تان بيني قسمك هو كاس بار كاس نار بصور هذا بيقسم كاكا صالح انا لجي عندنا عثمان رئيس صجة طريقه بمو ده عيبك كاكا كم دروبكن عيبه دروكن عيب ابراهيم حياتان بو حياتان بو ايمجني يشتو كدصل لقلتنا بن لسنغريكا كنايب سوتوي قران حرمتان بو ايمجني يشتو كاك ايوه والله يوبون بهش المزاري بوها مكل باشا بقران روي الرشي اميت خوشنا وهي من هرمتان سبيك دوتو كاك ايوه عيبه دار شقي بارتي بقينا خوف روش قينا قران فروش بي فروش قيناكا بندون دروما كيتن مدومري عيبه بس بريمن بيانين يورو ورا هرسن هدروكن على الشرم على حياه انسان باشا على حرمه باشا كاكا خو تاكيب من بس كاك جاهي شاليه باشا كاكا را محما ايتو بوشي دفاع على قران نشوم صفاكل كاكا اما بنشوم صفا خلطين بريمن إيه بدنا شو صفا خلطين دنا دوايم قجلو قجلانية كوتين ها
با بەڕێی ئێوە ئەچون دوای عومەری سێ عەلی و جەلال جەوهەر و نازانم ئەمانەیەکەوین خۆ حیزبایەتی لە کوردستانە عومەری سێ عەلی دایهێنا کاکە باشە حیزبی بردبووە ناو تۆڵەتەکانی گەوتەکانی خۆشەویستە دنیای کردە حیزب ئەو حیزب نەبنان لە سایق پاسەوە لە لازە هەرچی شوێنەیە عومەر حیزباتی تێبر کاکەژە کابرای پاس ئەیوە ڕۆم ئەمێ نەخەی سەرچناری ئیشکە بمیمێنکێتی ئەو کاتە اینجا ئیجازیانەیە لە خەتی سەرچناری ئیشکە یان لە خەتی نازان کوێ ئیشکە ئەیلەوە ئێمە کە دیفاعمان لە نێو شوان سەفا و گۆڕان کرد دوای کۆمەڵە بەرنامە کەوتی نە کۆمەڵە ئینسانی پیس خۆر و پۆخڵات و گەجەر و گوجەری ئەمانێک ئێستا لە گردەکەی هەن بەڕاستی ئەگەر نەو شوام سەفا نەبوایە مەجلیس ساڵحێکی کۆنە باشی چییە ئەبوایە لە کەلار و گەرمیانە بەردی تەقاندایە بۆ خۆی چی ئەوەی بە پیاوەزان حسابی بۆ کرد ئێستا ڕاوێژکاری پلە ئەلفە خۆشەویستان باشە واتە بە پلەی وەکیل وەزیر ئێستا کۆنە باشێکیان لە هەولێر داناوە بە ناوی گۆڕان و بە ناوی نەو شوام سەفا هەر ئەم کۆنە باسی پرۆژەکەی نووسیوە چونکە ئێوە بوون بەداشەکە لەمانەی بەزەین پێتە نایێتەوە پارتی بە ئاواتی شێخ بایەقۆش ئاواتی شێخ جەناب ئەڵێ بەیاننامێ بنووسە دژی تو بوونەکەم و کوتن کاکە ئەرێوە داناوەشێن بەڕاستی ئێوە بوونە بچکۆلن بۆشی ئەوەندە بچۆکن ئێوە بەڕاستی یەکێتی ئەگەر نەو شوام سەفا نەبوایە ئاواتی شێخ جەناب چییە کاکە یەکێتی ئێستا دزی دەری کردو کاتی خۆی چۆن خەڵک دوایەکەون قایمقام بووە ئاواتە هەرچی ئەزەی ڕوکنە کردی بە بەنزیخانە لە سێمانیە عزیزان خۆش فاخرن باشە هەمویان ئەچن ئاوا ئەپارێنەوە لە وەزیرێکی پارتی بۆی کۆمەڵی حیمایە بدەنە بۆی خەریکی پارە خواردن و ئەلم بابەتانە بن ئەم هەموو درۆیمەکە هەر لە خۆتەوە تۆ هیچ بەدەستنی دەکرد دەکات دانیشی بۆ خۆت دەنگە کاکە دەنگ هەیە کاکەشە ئەبێ دەنگ هەبێ سەیرە وەڵا بەداخەوە نازانم بۆچی وایە دەنگ دەی بڕێ وەڵا بەداخەوە وەڵا نازانم کێشەکەشیە بەڕاستی تەشویشی ڕادیۆکەی هینە گردەکە تەشویشی خلاصە جا باشە تەشویشی بەیانی هەم دژ ئێڵێمەوە خۆچی دەمەزوعەکانە گۆڕێ باشە ئێوە ئەخلاقتان بۆی شوێن نێشوتەوە کاک حتا ئێستا گردەکە خۆشویستان خۆی لە مەڵبەندیەکێتیان لە سێمانی ئیشیانە کرد ئێستا لە گردەکەی هەر ئاوا ئیشەکەن عزیزان ئاوا بەیەکەوە ڕەفیقن لە یەکێ لە ژوورەکانی گردەکەیە کە یەکیان ئەڕوا پەلاماری ژن و مناڵێ نەوەژنەکەی وایە خوشی وایە ئەمە ئاوا نەمانە بەڕاستی کاکە یەک ئەخلاقیان بۆ ڕەفاقەت چ نێشتەوە کاکەشین یعنی ئەگەر نەو شوام سەفا نەبوایە ئێمە دوای جەلال جەوهەرە کەوتین 2005 فیلمی سێکسی هەبوو جەلال جەوهەر کاکە کاکە ئەگەر مەسەلە نەو شوام سەفا نەبوایە هەر بەڕاستی ئەمانە پیاون ئێمە بە هەموو هێز و قورسایی خۆمانەوە دیفاعیان لێ بکەین چۆشی وابێ دیفاع لە مامۆستا جەمال و لە نازانم مچەی کەڵەشێرکەم شیوا ئەبێت کۆمەڵێک لاکەوتە کۆمەڵێک کەمتیان ڕەنگ کۆمەڵێک نازانم بابە لەو گردا کەوتووە ڕۆژتا ئێوارە خەریکی درۆ دەلەستەکردن بۆم عالەمە بابە ئاخر توی وجدانتان ئەگەر ئێمە نەبووینایە بابەکە دڕێی و دەرباز و نازانم ئەمانە ئەبوون بە ملیۆنێر لەسەر حسابی ئێمە بوون
سەیرە. بابەکە دانێ ئەیکەی بێش خەریکی مەسەی ڕۆشنبیری بێ کە لە تەلەڤیزیۆن باسی حەسەن و حوسێنم بۆ کات دە ئینجا وەرە شێڕی بیڵێت. یە باسی حەسەن و حوسێنم بۆ کات شەرم کەن کاک. من نازانم بۆچی دەنگ باش نییە بەڕاستی نازانم. دەنگم پێچێ باش بێ نازانم ئەگەر خەلێکشی تیا بێ داوای لێبوو نەکەم بەڕاستی میم وێ لەشەکان تێبگەیتە کاکە خۆ ڕێزمەیە خوا بخۆ کۆمەڵی قسە باسەیەکەین و تەواو. هەسەر ئەمانە تەنها ویستم ئەمەتان پێ بڵێم کاک ئەم عەدنا عوسمانە هەموو ڕۆژێ قسەیەکەکە هەر لە خۆ ئەم عەلی حەمە ساڵحە هەر ڕۆژە قسەیەکەکە هەر لە خۆیەوە کاکە. ئێدە عەیبە کاکیجە 2000 کەڕە بەسەر درۆ گیراون بەسەیتر کەم درۆ بکەن کاکە دەمتان داخە خۆتان فرۆشتوە قەی ناکە بەڵام هیچ علاقەتان بۆ کەس نێشتۆتەوە. ئەمریکا ئەوەتەی کورت هەیە پۆسی هەیە ئەوە مەسی عەلی داینا ئەوە چاکسازی نەکرا ئێمە سەح بکەینەوە نەخی قەنا با 6 مانگ بێ نەخی قەنا با ساڵێ بێ نازانم ئەمە چێ قسە قورئان چییە کاکەشین بۆ درۆکەن. یەکەم جاوتم وتم بچووتەوەی گۆڕان و عومەری سێ عەلی و کوڕەکانی نۆ شوان سەفاکە بە پۆل پارە لە پارتی وەرەگرن حتا کۆتایی لەگەڵ ئەم مۆزوعە ئەڕۆن پاشە کچی چی و لە وازێنانی چی کاکە ئێوە بۆ مەعامەلە و بۆ پارە ڕۆشتون برای شیرینم. ئێستا ئێوە ڕۆشتون هەچی پرۆژەیە بۆ پارتی بۆ بنەماڵی بازانی ئەنووسن باشە ئێوەن دانەیەکیان هەیە ناوی یاسینە جا جسم زەبەلاح کە لە پشکۆلە باشە خۆشەویستان کوێستان بەڵێ ئەڵێ وەڵا هەر لە خۆ واشم کردووە وەم زانیوە کە باسی نازانم چیەکە باسی سەلاجە و نازانم ئەم شتان ناکە نەمزانیوە کە باسی مەسەلەی هینە مەسەلەی سۆشیال میدیا و ئەلەم بابەتانی باوەڕتانە بێ عەزیزان ئەم گۆڕانی گردە بووە بەبار بەسەر خەڵکەوە خۆشەویستان لە یەکێتی و پارتی خاینتر و خراپترە. بابا ئەم پرۆژەیە ئێوە نووسیوتانە ئێوە ئەم پرۆژەی بۆ سۆشیال میدیا ئەمە ئێوە نووسیوتانە کۆنە بەعسیەک نووسوێتی کە پێم وایە زاوای عەدنان عوسمانە هەمومان ئەو ڕاستی ئەزانین ئێوە بۆ واکن کاک وەڵڵاهی گۆڕان و نەوەی نوێ بوون بە حیزبە کارتۆنەکەی سەردەمی حیزبی بەعسەوە کاک ئێوە هەم ژیان بۆ نووسن کاتی خۆی یوسف مەحەمەد خۆی کردووە پاڵەوان گوایە لوتی مەسعود بازانی شکاندووە پارتیش قسەیەکی تاواکو فەتەیە اینجا هات پرۆژە یاسای سەرۆکایەتەکەی بۆ پێنووسی سووک و سەلیمیان کرد و پۆرتیان شکاندەوە بەڕاستی. ئێستا پارتی وەکو ئاغا وایە بۆ خۆی دانیشتووە هەر ڕەعیەتەکانی ئیشیان بۆکەن هەر ڕەعیەتەکانی ئێوە ئیشیان بۆکەن بۆ پارتی بنەماڵی بازانی هەموو ئەم شتانش کە ئەیبینن پارتی ئەیکا لە ڕێگەی بزوتەوەی گۆڕانەوە بە پارە پێیانەکا بەڕاستی بە پارە بە پوڵ بە دۆلار پارەیان ئاتی پارتی هەڵاسێ دوو سێ نەفەریان دانێ پرۆژەکان پێنووسێ پارەیان ئااتێ ئەمانی هەموو واشۆکان کۆکەنەوە لە دوایی ئەزانن پارەکەی خوان بەگرتووە ئەزانن کە واشۆکەش بجەڕیتەوە هیچ قیمەتێکی نییە چونکە پرۆژەکە چونە بەدەستی پەرلەمان اینجارە وەڵا ئێمە واشۆکەمان سەحب کردوێتەوە لە کاتێکە کە چۆ بەردەم پەرلەمان و لیژنەی لەسەر گیرا و ئەلەم بابەتانە پارتی بۆ خۆی زۆری نێ لەگەڵ کۆتاکانە تێپەڕێنێت لەسەر و هەموو ئەمەیشەوە عەزیزان کە ئێستا بچووتەوەی گۆڕان بووە بە داشەقی بنهەنگڵی پارتی و بنەماڵی بازانی و هەموو پرۆژەیەکی بۆ ئەنووسێ و مەنجەڵ لە کوورە گەرمتر کار ئەکا ئێستا وا ئەزان کە ئێمە یین حساب بۆ نازانم بنەماڵی بازانی و پەرلەمان و نازانم ئەم سەقۆڕانەیەکن کاکە ئێوە چین پرۆژەتان چییە کار پرۆژەی چشتی چی بێشینم ئێوە بە هەموو ئەقلی خۆتانەوە وا ئەزانن ئەتوانن خەڵک بێدەنکەن 2 ملیۆن پرۆژە بنووسە بە ناوی ئەوەی کە گوایە ئەمەی ئەلکترۆنیک سۆشیال میدیاوە والیەکەی لای ئێمە نرخی شڵەپوشێکی نییە ئێمە چۆن قسەمەکە هەروە قساکەین هەروە ئەنووسین ئێمە سەمان بۆ بەعزدانەوە نەوەندووە جابا ئێوە لە بەعسی چەپەڵتر بن خۆشتر بۆ ئێوە دانا نەوێنین بەڕاستی ئێمە قسەی خۆمان هەرەکەین لێرە بە یا لە کوردستان نەشوێن بە قسەی خۆمان هەرەکەین
هیچ ناکە پێتان وابێ کە خەڵک لە ئێواترسێ یعنی ئێوە پێتان وایە ئەگەر کۆمەڵی هەلوکی گۆڕان و نازانم کۆمەڵێن لۆتی و ساختەکان لە پەرلەمانە پرۆژەیەکیان نووسیوە بێ ئاوا بێت و تۆ لە تۆ ماڵپەڕەکە وا بێت و نازانم لاپەڕەکە وا بێت و ئەکاونتەکە وا بێ ئیتر ئێمە دانیشین هین بە کڵاوەکەی ئێوە پێوین ها حساب بۆ ئێوەکەین حساب بۆ ئەم پەرلەمانە قەشمەرەیەکەین منیش ئەوکو ئارام ئەحمەد خۆم یەکەم پیاو کە ئێوە بە پیازان مەسعود بازرگان هەر پێی نازان مەسعود بازرگانی هەڕێک بڵێ ئارام ئەحمەد ئەیو من مەسعود بازرگانی بە پیاو هەر نازانم ئەسڵەن کە ئێوە خۆتان بە قیبلێزان گۆڕانی گردەکە و هەر هەمووتان باش من بە پیاویشی نازانم ئەسڵەن هەرچی بڕیاری ئێوەیە لای من نەخی تاقە قۆنەرێشی نییە هەڕەشەش لە من مەکەن دانیشن وەڵا ئەماکەین و ئەوەکەین وەکە چێکم بڕۆن بیکەن یەشمەوە بۆ کوردستان منتان بە پێڵاوەکانی خۆتان وامەزان خەڵک لە ئێوە ئاترسێت ئێوە بڕۆن بڕیارەکان بدەن لەسەر سۆشیال میدیا ئەوانە ئەو کاتە بزانە فۆزاکە زۆرترە بێیانە باشە بۆ هەر کەسێ لە کوردستانە ئێمە لە ئەوروپاوە 100 ئەکاونتیان بۆکەین بە ناوی ڕووسی بە ناوی ئەمریکی بە ناوی ئەمە ئەوە بەس بۆ سوکاتی بە ئێوە وکات با کەس بە ناوی خۆنێ مشکلە نییە ئاکاونتێکی بە ناوی خۆی دەنووسێت باشە بەڵام بۆ هەرێکە 100 ئەکاونتەکەینەوە لە کوردستان باشە بە هەر نایەکەوە بێت ئێوە توان بەر بەوە بگرن بابە ئەمە زانستە زانست بەری پێ ناگیرێ بە کۆمەڵە قەشمەر ئێوە توان بەری پێ بگرن وەڵا پرۆژە یاسایەکمانێ و ئێمە ڕێکشی خێن و نازانم پەرلەمان و چیوانە باوتانە کۆرە بڕۆ بەلای خۆتانەوە حاڵتان زۆر جوانە 30 ساڵە گوایە حکومڕانەوە حکومەتەکەتانە ئێسەش ناتوانن موچەن سێمان جارە موچەیەکە دەن ئەوی دەسابی سوێکێ بڕن بۆیە خۆشەویستان ئەو بیرۆکەیە بیرۆکەی خودی بزوتەوەی گۆڕانە درۆکە بۆ ئەگەدایتە گۆڕان ئەو پرۆژەیە لە ڕێگەی ئەو هینۆ نووسیوە ئەو کۆنە بەحسیوە بۆیە من لێرەوە بە پەرلەمانتارەکانی پارتی و یەکێتی و گۆڕانیش ئەڵێم خەڵکی هەروە بەردەوامە بێت عەدنان عوسمان هەموو ئەو ئەندام پەرلەمانانەی ئێوە لە سۆشیال میدیاوە بوون بە ئەندام پەرلەمان ئێستا بە جوێندان و سوکاتی بە خەڵک بوون بە ئەندام پەرلەمان ئێستا خۆتان دژمان ڕاوەستن لە سۆشیال میدیایە باشە هەموو ئەندام پەرلەمانەکانی گۆڕان و یەکێتی و نازانم پارتی لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێستا ئەندام پەرلەمان هەموو کەسی ئەم ڕاستی ئەزانێ ئەینا ئەوانە هیچ نەبوون لە ڕێگەی فەیسبووکەوە بوون بە ئەندام پەرلەمان ئێستا دانیشت ئەماکەن یاسای ئێوە بستێ بڕناکە بەڕاستی باشە ئەو حکومەتە داڕوخاوەی کە لە هەولێر هەیە لای خەڵکی کوردستان نرخی 1 تاک پێڵاوی نییە من سێرم لێ ئێوە یاسا بۆ چێ دەرەکەن زەحمەت نەبێت خۆ من ئەزانم سۆشیال میدیا بە جۆرێ زۆری بۆ هێناون بە جۆرێ ڕسوای کردوون خۆشە نازان چۆن بکەن بەڕاستی لوتان شکاوە بەدەستی سۆشیال میدیا هەڕەشە خەڵکن بڵێن لەسەر کۆمنتێ 5 ساڵ حکومتانین بڵێ ئەمەکەین ئەوەکەین خەڵک بێدەنگ نابێ بەڕاستی لە جیاتی لاپەڕەیە 100 لاپەڕاکاتەوە ئەوە کەی کێشەیە هەموو کەس دەتوانێت 2 مۆبایل لە ماڵەوە دابنێ یەکیان بە ئاشکرایەکیان بە نهێنی لە کوونەکە ئێشارێتەوە کەی یەکە فەیسبووک 4 ژێر بە ئێوەیە و ئەڕوا بۆ خێر لە شوێنی ئێشارێتەوە هینەکەی مۆبایلەکەی بەری بێوە ناچێ بڕاستی باشە بەڵام کێشەی ئێمە ئەم گۆڕانەیە کە ئێسەیە پرۆژە بۆ پارتی بۆ بنەماڵی بازانی ئەنووسێت کەس عاقڵ نەبوو ئەو دکتۆر شاهۆ زانایانە بێ خۆشەویستان زانیان ئەم گۆڕانە زەرکاوە هەر زوو زانیان 2012 بوو کەی بوو یەکسەر وازیان هێنا تێگەیشتن بەجێیانیشت لەم ڕۆژانەیە کتێبەکەی هین بخوێندەوە کتێبەکەی بە ناوی شێخ محمەد قارەمان جا کتێبەکە ڕەفیع حیلمی دەربارەی دامەزاندنی دەستگای حکومدارەتی لەو کتێبە باسیەکە باشە ئەڵێ مانگی 15,000 ڕوپیە بۆ حکومداری بڕاوەتەوە لەو کتێبەیە باسەکەی ئەڵێ بە پێی واتای هەندێ لە ئینگلیزەکان شێخ محموود کراوە بە نوێنەری هێزەکانی بەریتانیا لە کوردستانە و یەک تەشکیلەیشیان دروست کردووە بۆ ناوچەی سلێمانی جاسێنی کە کورد هەر گەنەخۆر بووە لەو کاتەشە عەزیزان باشە لە تەشکیلەکە ئەڵێ سەی عومەری مامی شێخ محموود کراوە بە متەسەریفی سلێمانی واتە بە پارێزگەر حاجی سەی حەسەنی مامی کراوە بە حاکم یاخود بە ڕێیشی شەرعی شێخ قاری برای شێخ محموود کراوە بە سەردار لەشکر واتە سپاسالار
جاوي كهزلي نكتة خوش إنسان لدوائي على لم دام الزاندنا شيخ محمود سيد بسم الله شي بيباش نكدو كدي بقومي سر يعني اللي حكومتك شيخ محمود باوشي عمري سي علي كنا سيد بسم الله بناو بان بو بالرحمة به قومي سر ولا به قومي سر باشا يسق ما يسي علي ما اللي بو بنازم شي لقدك هذا شو هلا خوك ساك لو سردميشا همو خريشي بنا مالشتي بوكو إستا خوش إنسان عيب ليريشوا بكركاني نوشام صفالم أها رسمك سيمانك خليك طوابي كأو رسمم داقر شاختان أشكين بوش على زايتان لبي برياري خوم إيمو كاتا لبي نلش أها أو رسمك إيه كبل لايف دام قد يتحسابتان روشتو لا يا محمود ميجوتان رسواك كان رسواي شبراسي سيمانك خليك طوابي كأو يعني نوشوا صفالم هنا يخبروا باللايف أو التاريخة دس بيها كاين جارة تاجيش النوتوا ليريشوا بقراني قدك بكمباري علم بكنا وشان صفاء علم كلا صالي راب دوار رنق دم مليون دولار انا بنا مالي باتن وقت به ايوا خلي شي كومباني كاك هذي قشاشتين اوي شي كارين لما زكان قشاشتي اكري لو ايش هدروكن او فشل ليك جات البوستامين سماني ولا هولير اجنا دروكن همو كل ازاني صار بلا اسا كايوا شنو ام حكمتوا هيك بارتي هردزبون يكتي بارتي هر قشاشتي انا كله برزكانه خو تازنيه كاكا يكتي بارتي كونساني لانه يكوا خليك تدزين اسعاف دزين سعر خول دزين كل شو زانم شيشي سبان دزين سا حشيش تدزي يعني يكتي بارتي خو ما يكم جاريني تو استاذ باتشكي ولا كاكا جان لما زكانا قشاشتي يكري لانه يكوا خليك تدزين بابا اما لا شاخ شهاد زمون براستي تو تازه باتشكي ولا لما زكانا قشاشتي هي دروكي علي حمد صالح أزام دلك تنشيا يكشيتي إيه بوسكان تاني سنتو السيماني أم قصة قرآن كن بوي كلا قطعنا الرب كون وأتاني بوس زيادة اللي باتولوجي قاسي بوستان ما هو يستعيش تيجي أما راستي بو واكن أجينا خو صار بليسا يكشيتي بعد حشتي أنا كركاك خو هدزي أنا كر حشتي أنا كل لما زكانه دعاء إيه والشريك شاخواني جاي كوري شهيد بكري دارتاش بالرحمة بيك بياك بوشوتا بردم باتي سيدار ويعدام كرا من حلمتهم بوهي براسي برام شاخوان جان تو خود دزي تو برابري مازي باش ماخي تو دزي خود كاكيجي همو بينجر زانك تو دزي اكيد ايتم مالا ولا خششتي هي او هي توش دزي دقلنا كاك توش خود والله من كله كاكيجي تو همو تندزن بخوا تيجي والله ابو بكر لدر شي هفال ابو بكر كبارزگای سليمانية أي اللي دركم أجينا هتشي قامي قران ونازانم لمرزكان هنا هار هم يندزن وكو أني شتي بارتي شركة زندنا موتا خو أقام ليك تو بري مرزي باش ماخي يعني نازاني وصا حسن لقى براكي هتشيكن لمرزكي باش ماخ ها شاخواني كشهيد بكر نازاني تشيكا وصا حسن وبراكي أقالينية عزيزان تو وايد قبل لإيران وييت باري بيا أم بارا أبي $10,000 جمرك بيت باشا آسايش جروبي تايبتي هي وسا حسن وبراكي جروبي تايبتي هي على جمرشي مكة $5,000 إهن أم بروا ما خلينا الله سليماني باشا $5,000 إهن با ورقرن كابري قاشاقشيش قازان جيتي $10,000 نايا بجمركك بينش بو خوي بينش بو غرتو بينش بو وسا حسن وبراكي أنا إيش كان يعني تو نازني أمان لما زكانا هي ها هي كي كانوا بباسم كشي لما زكيتوا أجوزره كاك شاخوان ها إيه كاك شاخوان تو لقى كي شيء لاخونية بو من نازم لقى شيء لاقته هي بتلفون شيء لقاكي ها توش دزني هم تنتزن كاكا هم تنتزن أما درباس هدز أما عدنان عثمان أما هدز أما علي حمد صالح كورة هي وكاكا دزو دروزن نبي يكشكي والله لداخل وخي أكثر يخون مودي بس دروكن كاكيش اي والله عندنا عثمان القرآن ناس قبلته قبله بقرآن زوان ابو عندنا عثمان كاك باويك هل خوق ساكت وتبيجي قرآن تخوا قرآن خويته وتبيجي بيت والله عزيزان بياني بمكن با شونك بمخنا شونك يحكم يسي علي نايكم هر عيبه براسي انسان ليدري اوبز توا او كومبانيا بيت هر عيبه كاك بس يتر بس دروب كان كاك
باشە بەربەم فەیسبووکە ئەگەڕێم ڕۆژانە 10,000 لایک و 10,000 نووسین و تابینی باسی عدنان و علی و ئاوات شێخ جەناب و ئەمانەیەکە دەکاکە کەم درۆکن ماڵتان کەوت بێخۆ کاکە لە بەرژن خێزانەکانتان ئەی هاوا لە بە مناڵەکانتان کاکە ژیان بابە بۆ مناڵ زۆر کارە ساتە باوکی درۆزن بێ ئەی هاوار ئێوە بۆ فێری ئەدەب نابن ئەوە درۆ مەکە نێوەش ئای بیتر ڕێباز هەر دز ئەی چیمان دزن کاکە ژێ بەسەیتر کاکە مێشمان چوو بۆ دەست ئەی حەمسا هەیتێنێتەوە 2,000 کەس ئەوە جا نوتێکە بۆ دەرمە خۆشەویستە کتێبەکەی عەبدوڵڵا قەراخیا هەیە و کاتە بە پێ و بە ئەسب چوونەتەوە بۆ دەربەنی خان لە کتێبەکە باسیەکە ئەڵێ مامۆستایەکی ئاینی ئێوشن بۆ دەربەنی خان لە چەمی شوێ با بڵێن ئەوەی کە ئەڕوا بەرەو دەربەنی خان چەمی تانجەرۆی نازام چیە لەو کتێبە باسیەکە بەداخەوە ڕەنگە هەموو یەک و خۆی نەیژێڕمەوە کە کوڕەکە دەربەنی خانۆ ناساوە هی ئەو سەردەمانە هیچ زۆن باسی ساڵی 50کانەوەوانە هەکاتەوان ئەڵێ بەبەر کەرێکە و نیشت بوو سێکسێک لە کەرەکە مامۆسای ئاینی و پیا هەموو دەڤەرەکە ئەی ناسێت و ئەوانە ئەڵێ کورە گوناحە ئەم گەنجە ئەو کارێکە بە ئەم ڕوو بکەم بۆ لاوە بە هەر وازانمە هەر نەمزانیوە بەڕاستی حەقم چیە بەسەریەوە وەڵام مامۆسا ڕۆکە بۆ لاوە ئاوا لاتە لێ هەیە ئەوێ بڕوە کەچی کابرا ئەو نەبێ حیا و بێشەرمە خەریکی کەرەکەی و بانکە مامۆسای ژیان بەخێر بێتەوە مامۆسای چاری نامێنێت لا کاتەوە چێڵێ خوا قەوەتی بە چی پێ بڵێ کاکیجە جا ئێسا عدنان و علی و ئانۆکە و کابرایان لاتۆ بەسەر کەرەکەەوە کاکە تە تۆزە حیاتان بێبرای من تۆزە حرمەتتان بێ براکەم دەکەم قسە بکەن دەکەم درۆ بکەن ئەی لەوە هەموو شتێتان خوێنمەوە ئێستا عدنان شێتیشی بەڕاستی مە زۆر بەداخەوێن کە ئەم دووەم مانگەش هەر ئاواکەن هەر بێ لە ساڵی سێک ئەبڕن باوکم بە شەرەف درۆکی پێ ناخۆشنەوە بە خێڵدانێ بە قورئان درۆکی تۆ کابراەکە 1 ملیۆن دیناری موچەکەیەتی باشە تۆ پێش 3 مانگە پارە نەیاوەتێ لە دوای 3 مانگیش پارە 1 مانگەی تێ لە سابیشێکی لێ بڕی ئەو وەکوایە مانگانە لە سا 30 پارەکەی وەربگرێ لە سا هەفتای فت بووەم پارەیە ئیتام قسە خۆڕەشیەوە یەکەن کاک بەس درۆکن کاکیشێ من کار لەو جاتن ناکوژم تۆزێکی باسی پارتیەکەم و سا ڕۆژێک 74 ساڵی پارتی بەجێتان هێڵم بەڵام داواتان لێکم ئەوە و بە کوڕەکەی نوشام سەفاش ئەڵێم 3 مانگەکە خەریکە تەواو بێ هەر ڕسمەکە بێەوە لە بیرتان نەچێ تێگەیت ئەو کاتە کە ڕسمەکەم داگرت ئیتر گلەیی نامێنێتەوە باشە مێزوو لە شەسەکانەوە هەڵیێمەوە یەک کارتان پێکەم بەداشتی نەکات تێگەی خۆشان ئەزانم من کە شتێکم وت خوێنم بڕژێ لەوێ هەر ئەیکەم و بە باشە ڕاستی بزانم نەڵێن نەوشام سەفا ئەمە ئەلبەتە کوڕەکەی نەوشام سەفا کە چییە تەلەفۆنەکە بۆ مەسعود بازانی پیرۆزبایی هەمووی 74 ساڵەی دامەزاندی پارتی لەکە ئەی چییە بۆ تەلەفۆن ناکەی بۆ مەسعود بازانی بڵێ مەلەفەکەی باوکم داخە کە لە مەحکەمەیە ئێستا لە مەحکەمە هەروە ماوە کە بە تروریست یاتان لە قەڵەم مەلەفەکەی بۆ داناخەن دادگای هەولێر ئەی بۆ تەلەفۆن ناکەی بۆ مەسعودی پێ بڵێ ئەگەر ڕاستیت کەمی بۆ بەجێهێشتووی باوکە بووی بە 500 ملیۆن دۆلار ها کەمی پارەی ئێمێ کەمی بۆ بەجێهێشتووی ئەگەر شەهامەتێ بۆ ئەویان ناکەی ماستاوشی تەنها بۆ پارە هەموو پارەی بۆ چییە بووی بەسەر و خەریکی ئەتەقیت بۆ شتێ هەموو پارێ چییە ئەتێبی بەچی فیرعونی خۆ فیرعونیت بۆچی دەمەوە پارێکەک بۆچی تەمە تاکەی واللهی عزیزان و خۆشەویستان ئەوەی ئەو گۆڕانە بە مێژووی ئێمەی کردووە یەکێکی پارتی پێیان نەکردووە باشە چۆنتان دەڕوویێت سبەینێ بە خەڵک بڵێن بڵێن خەڵکی دەنگمان پێ بن ئێمە گۆڕانین و ئەی گۆڕین و ئەرم بابەتانە هەباسی لە ڕووتانیەت یعنی هیچ شەرم ناکەن ها لە ڕووتانیە بەیانی بڵێن خەڵکینە دەنگمان پێ بن کە هەڵبژاردنی بەغاکرێ لە ڕووتانی بەڕاستی ئەمرتان نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر چیتان بە ئێمە کرد جا کوێرایمدایە دەدانە ساڵی ڕەبەقە ئارامەحمە هاواری کرد و ئاو کابرایە چی بکەم خۆ بەخوا من لە قسەی من متمانم بەم بوو کاکەژیان ئەگەر ئەو نەگەێنیم دوای عومەری سەی عەلیکەوم باوکم بە ناموسم من بە ئێسای سەرانی گردەکە منیشی شێ پێ نادەوەڕێن هەر منیش بە منیشی خۆی نانەوێ بیدەوەڕێن بەخوا متمانم بۆ پیاوە کرد ئەگەر دوای لا جەوهەرەکەوم بێ جەوهەر هاتی شێخ جەناب ئەکەوم تخوا والله هاتی شێخ جەناب هەچی شت هەیە بێ باسی بکەم بەخوا و پێغەمبەر بەخوا و پێغەمبەر ئای شێخ جەناب ئەزانم کاتی خۆی ئامۆزاکە تو چۆن کوشت
لەبیرتە ئامۆزاکەی خۆت ئەویش ناوی ئاوات بوو ئەوەش باسەکەم بۆ خەڵک ئەو حیاوە پیوە ناڵم بە شەرەف ئەوەش باسەکەم بۆ لە هەولێر چۆن بوو چۆن نەبووە با پەلەمەکە جارێ وەڵی ئەبێ ئەوتان بۆ نەهێڵمەوە بە شەرەفم باشە بە ناموسم سەرانی پارتیوچتی و گۆڕان یەکشتان بۆ نەهێڵمەوە ئەمە من ئەمە ئێوە باشە شەڕی ئێوە هەتاوەکو لوتکە ئەبم هیچم نییە من بیدۆڕێنم نە ماڵم هەیە نە ژیان نەگوزانە هیچم نییە بەڕاستی بەس خۆم و ئاو قەڵە من پێ شەڕی ئێوەکەم هەتا ڕۆژی ئەمرم باش نییە کەسی داننیشێ هین کا بۆ ئارام محمەکە کچە ئارام محمە نە بە پارە جوڵێ بە کوشت و بڕ و سژن و ئارام بابەتانێ یەشمەوە بۆ سێمانی هاوە نەزێت لە ئێوە ترس شتم ئامادە کرد نووسی یەمە بۆ سێمانی پیاساکەم شێم کوژە چاوم دەرەها تێگەی لەسەر کەسێک قسەکەم داننیشێ وەڵای ئێمە شەریف لەسەر کەسێک قسە هەموو ئەوەی کە من 20 ساڵ قسەی سەرەکەم هەمووتان دزەکان باخوا سەرانی پارتی یەکێتی گۆڕان یەکێکیان تیانە دز نەبێت هەمووتان دزن ئیتۆی بۆچی تان دزن اینجا پارتی هاتووە وڵای یادی هەفتەوە ئەو نەساڵەی پارتیمان و پارتی باشە عەزیزان و خۆشەویستان بە ویژدانتان پێتان ئەڵێم بنەماڵەی بازانی لە ڕۆژەوە کە پارتی دروست بۆچییان بۆ کورت کردووە دەی یەکشتم پێ بڵێن دەی لە یەکگرتووەوە لە چیای نەو شەمسەفا کە تەلەفۆنەکە بۆ مەسعود بازانی پیرۆزبایی ساڵ ڕۆژی دامەزراندنی پارتی لە یەکە پێم بڵێن چی کردووە بۆ کورد پارتی بنەماڵەی بازانی دەی ئەمە کوردانی ڕۆژهەڵات ئەمە کوردانی باشوور ئەمە کوردانی ڕۆژئاوا ئەمە کوردانی باکوور ئادەی بنەماڵەی بازانی ئێوە لەجگەل لە کورد کوشتن چیان کردووە زەحمە نەبێت بۆیە کورد و کەلمەتی لەموبی بڕمەوە دروستبوونی پارتی پەڵەیەکی ڕەشە و پەڵەیەکی شەرمهاوەرە بە مێژووی کوردەوە بەڕاستی ئەمە ئەسڵی مەسەلەکە بوونی بنەماڵەی بازانی و بوونی پارتی پەڵەیەکی ڕەشە بە تەختی مێژووی کوردەوە بەڕاستی ئەمەی مێژووەکەی مێژووی بنەماڵەی بازانی و پارتی یعنی مێژووی خیانەت یعنی مێژووی کوردکوشتن یعنی مێژووی تاوان یعنی مێژووی فرۆشتنی نیشتیمان یعنی مێژووی فرۆشتنی خوێنی کورد بەڕاستی بنەماڵەی بازانی و پارتی داگیرکرد دروستیان کردووە بۆ ئەوەی کورد قەت بە ئاوات و ئامانجەکانی خۆی نەگا بەڕاستی باشە مێژووی پارتی و بنەماڵەی بازانی کە ئاوا تێکەڵ بوون یعنی مێژووی خیانەت باشە لە مێژووی ئێمەیە کە حیزبەتی دروست بووە پارتی وەکو ڕەگی گولی بنەماڵەی بازانی وەکو ڕەگی گولی بەڕاستی پارتی و بنەماڵەی بازانیە ئەم ڕەگە گولیە ئەم ڕەگە چەپەڵە لە حقیقەت وەچگە لە خیانەت ئێوە هیچ نین بوونی پارتی و بنەماڵەی بازانی شەرمەزاریە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی بوونی بنەماڵەی بازانی و پارتی جێگەی شەرمە بۆ تاک بۆ تاشی خەڵکی کوردستان حیات لەبەرەوە ساڕۆژی پارتی نەک پیرۆز نییە بەڵکو شەرمە بۆ ئێمە کە پارتێکی ئاوا هەیە و ئەم پارتە بە دێژایی مێژوو جگەل لە فرۆشتنی نیشتیمان جگەل لە کوردکوشتن جگەل لە تاوان فەرموچی کردو فەرموو بنەماڵەی بازانی یەک پاسدار و کوشتووە جوندێکی عراقی کوشتووە وەرە پارتی و بنەماڵەی بازانی لە ساڵی 75ەوە کە ئاش بەتاڵەکەتان کردووە تاوەکو 9 وەرە 10 شەهیدی پارتیم پێ بڵێ دژی حکومەتی باس منە بم بە پارتی ئەشمەسەر گۆڕەکەی بەلام سەفا داوای لێبوردنیشی لێکرد لە ساڵی 1975ەوە تاوەکو ڕاپەڕینەکە بڵێ پارتی 10 شەهید 20 شەهیدیەوە کە دژی حکومەتی عێراق شەڕی کردووە لە جەبهەیە نیتانیەوە هەر جاش جاشی تورکیان جاشی سووریان جاشی بەغان ئێوە هەروە بوون بەڕاستی کاکە ئێوە چی تەواو ئەمە قسەکانم بوو خۆشەویستان هیوادارم کە گۆڕان و ئەمانە بەگوێم بکەن ئەو نە درۆ نەکەن تەواو ئێوە ئێستا لە پارتی چەپەڵترن لە پارتی خاینترن و پارتی ئیشتان پێکە بە پارە تەواو ئێوە کۆمەڵی خەڵکن لەناو گۆڕانە ئیش بۆ پارتیکن بە پارە هەرچێکن بە پارە وەرەگرن نەجێتی تەواو شەوگاتان خۆش من داوای لێبوردنەکەم خۆشەویستان هیوادارم جارێکی تر بۆ جۆرە نەبێت هەر بژین